الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە دەرسانی پێشووە لە خزمەت کتێبی نایابی الداء والدواء ابن القيم وانەکانی ئاسایشی ڕۆحدا باسی ئەومان کرد کە ئینسان هەندە جار کە تووشی تاوان ئەبێ هۆکارەکەی ئەوەیە ئیعتیماد دەخاتە سەر کۆمەڵە دەق کە پێی وایە هەرچی بکە خۆی گەورە هەر عەفویەکە. ئەمە وای لێ ئەکات کە جورئەت بەرامبەر بە گوناهەکان پەیاکە و زیادە ڕەوی ئەکا. لە دەرسی پێشووە کۆمەڵە باسمان باس کرد و کۆمەڵە فەرمایش لە خزمەتیا بووین کە گوناهی زۆر بچووک عقوبەی زۆر گەورە لە بەرامبەریادانرا کە وا ئەکا بەڕاستی ئینسان ڕاستڵەشێنێ بوەستێ. زۆرێک لەو فەرمایشتانەمان باس کرد و هەندێکی ماوە محاولەکەین ئەم دەرسە و دەرسی داهاتوو کەمەکەمە لە خزمەت ئەو وتارانە بین، ئەو وتانەی پێغەمبەری خۆیان بین صلی الله عليه وسلم، بۆ ئەوەی لەمان معلوم بێت کە هەندێ لە گوناها سەغیرەکان چۆن دەنگەشخارتێکی بچووک خەرمانێک شارێک ئەگەری هەیە بە دەنگەشخارتێکی بچووک بسووتێ ئیمکانی هەیە ئینسان بەهۆی گوناهەوە هەرچی کردوێتی لە چاکە و حەسەنات هەمووی لە دەستی با و هەموو شتێکی خۆی کۆتایی پێبێن. فەرمایشتێک کە ابن القیم باسی ئەکات ئەفەرمێ تەدنو الشەمس یوم القیامەتی عەلا قەدری میل، بە ئەندازی میلێک خۆر نزیک ئەبێتەوە بەسەر سەری ئینسانەکانەوە، گەرماکەی زۆر زۆر بەقووەت ئەبێ، مێشکی سەرەکان چۆن مەنجەڵێک ئەکوڵێ سەری خەڵەکە ئەوە ئەکوڵێ. ئەفەرمێ هەر کەسە بە ئەندازی گوناهەکانی خۆی وردە وردە غەرقە بێت لە ناو چیە لە ناو ئەو زەویە. تەڵان ئەگەر دیقەتی فەرمایشتەکان بیت زەوی مەحشەر زەویە کە یەک بەردی بچووکی شتیان نیە، هیچ بەردێک. زەوی مەحشەر وەکو تۆز ئاو هەیە، تۆز چۆنە کە ئینسان عارەقەی کردەوە وردە وردە تۆزەکەی لێ ئەبێتە قوڕ، وردە وردە ئەنەوێ بە ئەندازی عارەقکردنەوەی لە گوناهەکانە ئەچێتە خوارەوە وردە وردە کەسی وە هەیە تا وەکو قولەپەی، کەسی وە هەیە تا ئەژنۆی، وەکو پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەندێک کەس تا بینە با بڵێن نیوقەدی هەندێکی تر ناوەڵا حتا وەکو لێوی ئەگرێ هەنێک کەس نقم ئەبێ لە ناو عەرەقی خۆیە و لە ناو ئەو قوڕاوەیکەوە بەهۆی عەرەقی خۆیەوە بۆی دروست بوو. پێغەمبەریان صلی الله عليه وسلم ابن عباس بۆمان ئەگەڕێتەوە فەرمی ڕۆژێک فەرمووی چۆن ئیسراحەت کەم وەصاحب القەرن قەد التەقم القەرن، چۆن ئیسراحەت کەم کە صاحبی نەفخی سوور دەمی ناوە بە نەفخەکە و نێوچەوانیشی گرش کردووە چاوەڕێەوە کە بەس فەرمانی پێ بگرێ و فووی پێ بکە. فەرمووی چۆن ئیسراحەت کە؟ وتیان یا رسول الله صلی الله عليه وسلم ئەی چی بڵێن بۆی ڕزگارمان بێت لەو ناڕەحەتیە؟ فەرمووی بڵێن حەسبونا الله ونعم الوكيل على الله توكلنا. ئەم کەلیمەیە زۆر دووبارەکەنەوە. یەکێک لە ذیکرەکان کە جاران خەڵک بڵێن فکری تەسەووف زۆر لەسەری ڕۆژ خەڵکیش بە عام زۆر ئەیاخوێن، ئێستا وردە وردە نەما بریتە لە مەسەلەی حەسبونا الله، حەسبونا الله يا إنسان حسبي الله، بيان حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم. أما حوجر سنته كاتكاني تري شون دأني شيء تسبيحاتك عليه سبحان الله سبحان الله سبحان الله بهما شواز داني شبله حسبنا الله يا حسبي الله حسبي الله بس خوان بس خوي قورن بس. تصور كان أجر إنسان لما معناه حسبنا الله تيبقى دلي زور آرام، يعني تو ئەگەر شتێکی زۆر قەوی پاڵپشتی تۆ بێ تۆ هەموو جارێ ئەڵێ کاکە فڵان کەسم لە پشتە، وەرە کە تۆڵێ حەسبی الله یعنی خوان بەو عەزەمەت و گەورەی لە پشتە. زانی چەند دڵ ئارامە بێت، چەند ئینسان هادی ئەبێتەوە بە وشەیە. ئەفەرمێ ئەو کەسەی کە خۆی بە گەورە بزانێ بیان بە تەکەببوورەوە بەسەر زەویە بڕوە، کاتێک کە بە حەزۆری خوا ئەگاتەوە خوا ئیلا هەندێک تووڕێ یا بزانە مەسەلەی کیبر. هاكم الله ما صفاته ما دائما لنا رحمتك أخوينه فرمو توزي كبر لدلياتي باشا يان للروشتنيا جورق خوب زلزاني درب الريوة أقات رب العالمين وخوا لي توري جاور أخوائي بالرحم لي توربي أبي إنسان هل الشر ما إنسان براسي
نامێنێ لە بەردەم ڕەب العالەمینە. ئەم بیر کاتەوە بڕواکە جاری وا هەیە لە کتێبی فقهیە ئەفەرمێ ئەو کەسانی کە تعزیر ئەکرێن لە ڕووی شەریعەتەوە. تعزیر ئەڵێ لە کەسێکەوە بۆ کەسێک جیاوازە، بۆ نمونە کەسێکی زۆر شایستە و بە شخصیت لەوە چێت تعزیرەکەی تەنها دوو قسە بێ پێ بڵێ عیب ناکەی مەسن تۆ ئەو کارت کردو بەس ئەوەندە بەسە بۆ ئەو کەسە تعزیر کرابێ چکە خەجاڵەت ئەکێش. لەوە ئەچێت تعزیر کەسێکی تر پێویست کە 30 داری لێ بدرێ اینجا تعزیر ئەبێ عەقڵە بێ. یعنی لە کەسەکان بۆ کەسەکان فەرقەکە. ئەو کەسێکەوە بگاتەوە خوا لقای خوا لێی تووڕە بێت بێزەبت بێنە پێشاوێتەوە کەسێک مەهابەتی باوکی زۆر بێ لەلای زۆر ڕێز لە باوکی بگرێ ئەوانە لێی تووڕە بێ بڕواکە ناتوانێت سەری دەموچاوی باوکی نازانێت چی بکە، نازانێت چۆن بە لقای بکە، دەوەرە بگەیتە ئەو خوا عەزیمەی ئەم هەموو نعمەتەی بە تۆ داوە وهو عليه غضبان زۆر لێی تووڕە بێ لەو عەبدە. فەرمایشتێکی تر لە صحیحەین هاتووە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ مصورەکان ئەوانەی تەصویر ئەکەن يعذبون يوم القيامة ويقال لهم أحيوا ما خلقتم. عذاب ئەدرێن ئەوانەی کەوا تەصویریان کردو هەیاکی لیان دروست کردو پیان ئەڵێن ئەوەی کە کردوتان ئادەی ژیانی تێک. طبعا ئەم فەرمایشتە ولەما زۆر قسەیان لەسەر کردو ئایا تەصویر مەبەستی چییە؟ ڕجەحی ئەقوال ئەوەیە کە مەسایلی تەصویر بریتیە لە هەیکەل دروستکردن بتاشین با بڵێن. ئەوە نەهەیەکی زۆر گەورەی لەسەر هاتووە و هەندێک لە زانانیش فەرموویانە یعنی هۆکار و نهێنیەکەی ئەمە لە پشتی ئەمەوە چییە؟ زۆر کات ئەو بتاشینە سەرنجامەکەی ئەچێ بەرەو مەسائلی پەرستن. ئینسان وا تەسەوور نەکا بڵێ وەڵا ئێمە لە عەسرێکیەوەن چۆن ئەگەڕێنەوە بۆ دووە. بڕواکەن سەخافەتی ئینسان لە ئاستێکی تەسەوور ناکرێ. یعنی کێ چەند ساڵێ لەمە پێش تەسەووری ئەوەی ئەکرد کە ئێمە مۆبایلێک هەموو ژیانمان لێ تێک بدە تەسەوورمان ناکرد. یعنی وەکو خوایەکی لێبێ هەموو خەریکی بێ مەشغوڵێ بێ پەرست. لەبەرەوە فیتنە کە هات شێخ بابا ڕەسوڵی بێدەنی عەبابەی لێ بە ڕەحمەت بێ ئەخوا ئەڵێ هەموو جارێ ئەیفەرموو یەخوا گوناه نەبێتە مودە بە ڕیشی سپیە و من تێکەوم. یعنی مەسائلی ئینسان وا نەزانێ ئەوە سە بەهۆی دینەوە تۆز عەقڵێکمان هەیە. ئەگەر نا کابرا پرۆفیسۆرە سەیرەکەی پیسایی مانگە هەموو بێنێ ئەیە لە نێوچەوانی ئینجا شێتە دەوامەکەی. ئینسانیەت لە ئاستێکی سەیرایە. ئەگەر حەبلی ئاسمانی لێوڕێ ئینسانیەت لە ئاژەڵەکان ئاژەڵتر دەرەچێ تەسەوور ناکە. یعنی بۆیە بەڕاستی لە مەسەلەی مصەویرە هەیکەل کێشانە ئینسان زۆر ئاگای لێ نە لە ماڵیە داینێت نەبی کێشێ چکە ئەمە هەمووی عەزاب و غەزەبی خوای گەورە بەسەر ئەو شوێنە ئەبارێ. ئیتر هەندێک لە عولەما فەرموویانە لەبەر حەزەر کێشانیشی نەیکێشێ ئەوەی کە گیاندارە نەیکێشێ. هەندێک فەرموویان ئەگەر بە نوقسانی بیکێشە قەینا دروستەوە الحەق اختلافێکی زۆر تیان نامەوێت بچمە. مهم ئەم فەرمایشتە مە گوناهێکی ئەوە گەورە نییە بەڵام سەرەکی ئەو عقوبە گەورە یعنی عەزاب ئەدرێ لەسەر ئەمە. هەند لە صحیحەینە هاتووە فەرمێ ئەگەر ئینسان مرد بەیانیان و ئێواران شوێنی خۆی پیشان ئەدرێ، ئەهلی بەهەشت بێ پیشانی ئەدرێ، ئەهلی ئاگر بێ پیشانی ئەدرێ و پێ ئەوترێ ئامە شوێنی تۆیە حتا ئەو ڕۆژەی خۆی گەورە زیندوی ئەکاتەوە ئەبەم شێوازە بەردەوامە بێ پیشانی ئەدرێ لەناو قەبرەکەیەوە. هەندێک فکر هەن لەسەرەوەی کە عەزابی قەبر نییە و عەزابی قەبر بۆ چییە و ڕاستە ئەساسی ئەو فکران لە ئەسڵەوە فکرێکی دینی بوون بەڵام زۆر کات لە جەهلێکی مڕەکەبی زۆر گەورەوە تووشی ئەو حاڵەتە بوو. زۆر کات ئەوە کراوە کە باشە ئەم کەسە بۆ ئەبێ عەزابی بڵێن قەبر بدرێت بۆچی مەسەڵەن عقوبانە باشەگە عەزابی قەبر درا چۆن دوایی خۆی گەورە عەزابی ئەداتەوە. زۆر لەم قسە و باسانە ئەکرێت. طبعا من هەمیشە لەگەڵ ئەو کەسانە لاکەی تری ئەگرێم بەڵام باشە ئەگەر عەزاب نەدرێن یا خۆشی نەچێژن ئەی چیان لێوێ. معقولە ڕۆحێک بەم گەورەیە مرۆڤێک جوڵەی نییە ڕۆح یەکسەر خاتە جوڵە باشە معقولە ئەم ڕۆحە چەند ساڵێکی زۆر وەکو وەستاوی لێ بیبەسێ نەبیبەسێ بێ شتێکە بێ ئەبێ نهێنیەکە بێ. ئەم فەرمایشتانەی پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەو نهێنیان
ڕوون کردوێتەوە کە ئینسان مرد هەر ئەوە نییە مرد بێت و تەواو. ئینسان جاری وای خەیەک بە 3-4 ساعت بۆی ناگەڕێتەوە چەند چرکەیەک بینیوێتی. ئەبێ ئینسان بەڕاستی مافەکانی وەرگێتەوە، مافەکانی ئینسانیش و سزاکانی ئینسانیش، نە بە قبر تەواو بێ نە بە ناو جەهەنەم تەواو بێ. بۆیە خۆی گەورە هەتای داناوە، نەوە بە ناو بەهەشت، یانی هەتای داناوە. بۆ هەتا ئەخر پاداشتی ئەم چەند کردەوە باشە نادرێتەوە. ئەی بۆ جەهەنەم هەتا ئاخر ئەو کردەوە خراپانە کە کردوتە وەلەو کەمیشە. خۆ مەسەلەن ئێستا کەسێ عمری 70 ساڵ بێ، ئەم 70 ساڵ هەر هەموو گوناهکە لە بەرامبەرە هەتای ئەسووتێنرێ. باش ئەم کەسە خۆ ئەگەر بڵێن مقارنەی کەم بە 70 ساڵ و ئیمامی سیوطی ئەفەرمێ ئینسان بە پێی نیەتی محاسەباتی لەگەڵا کرد. بۆیە إنما الأعمال بالنيات یەکێکە لەو فەرمایشتانەیە. عولەما لە ئەوڵی کتێبەکانەوە دائما ئەو فەرمایشتیان باس کرد، دائما تەرکیزیانەتە ئەو فەرمایشتە بوو. بۆ لەبەرەوە ئینسان تێبگا ژیانی ئێرە مەربوطە بە نیەتەوە. 70 ساڵ عمرێ کردووە بە باشە هێناوت. ئەگەر 1000 هەفتایی تر إلى الأبد تۆ ژیان بێتێتە تۆ کەسێکی باش. 70 تاقی کراویتەوە باش، هەموو شتێک لەبەردەستە حڕێتی دراوت، سێرگە خراپە و تیا کردو، ئەنواعی خراپە و ئەنواعی زوڵم عینەن بە هەمان شێواز. ئەمە درێژە ئەکێشە لەوە چی هەتای درێژە بکێش. بۆیە عقابەکان بە پێی نیەتی ئەم کەسە دراوەتەوە. ئەمە نیەتێکی بەعید المەدای هەبوو بۆ گوناه، ئەوە نیەتێکی بەعید المەدای هەبوو بۆ چاکە، نیەتیش کۆتایی نایە، کەوا بوو بەهەشت و جەهەنەمیش کۆتایی نایە، و عەزابی قەبر و عەزابی باڵێن ناڕەحەتی و خۆشیەکانی ناو گۆڕ هەتا ئەو ڕۆژی ئینسان زیندووە بێتەوە درێژە ئەکێش. لە هەندێک فەرمایشتە ئیشارە بەوە کراوە کە بێتە کەفارات. هەندێک کەس هەیە بەس بە عەزابی قەبر دوای ڕزگاریە. ئەگەر تەشبیه نەبێ بە زمانی ئەمڕۆ بێڵم کەسێکەوە ئەخرێتە ناو سجنەوە، تۆمەتبار ئەگیرێ هەتا ئەو ڕۆژەی محکەمە ئەکرێت کە محکەمە کرا و ڕۆژانەی پێشووی بۆ حیساب. هەندێک ئەفەرمون تەخفیفی عەزاب لەسەر ئەو کەسە ئەکات کە لێ عەزاب درابێ، بەڵام لە مەسەلەی حوسنەکە لەبەرەوەی خوای گەورە کەریمە، هەرچی لێ چێژی بینیوە هیچ شتێکی لەسەر مەحسوب نیە لەولا بە زیاتر وە قەرەبوو ئەکرێت. ئەوش فەزلێک و گەورەیەکی ڕەب العالەمین. ئەفەرمێ کاتێک خاڵکی بەهەشت ئەچنە ناو بەهەشت و ئەهلی ئاگر کۆرە مردن ئەهێنن لە بینی هەردووکیان ناو سەر ئەبڕێ، هاوارەکرێ هۆ ئەهلی بەهەشت خلود فلا موت هەتا ئەمێنەوە مردن نەما، هۆ ئەهلی ئاگر خلود فلا موت هەتا ئەمێنەوە مردن نەما. ئەهلی بەهەشت زۆر فەرەحێکی سەیر ڕوویان تێکە، ئەهلی دۆزەخیش بە هەمان شێواز حوزنێکی سەیر ڕوویان تێکە و زۆر غەمبارە. سبحان الله، ئینسان هیچ ئینسانێک نییە حەزی بە مانەوە نەبێ لەسەر زەوی و حەزی بە خولد نەبێ. تەسەورەکەن من هەندێک جار پیر ئەدوێنم، پیری زۆرەوە، جاری وایە کەسێکە بینم پەککەوتەیە ئەوانە بزانم حەزەکە ئێرە بەجێ بێڵێ، ئەگەر بە زمانیش بڵێ حەزەکەم بەجێ بێڵم بڕواکەن حەز ناکە. یعنی ئەگەر یەک لەحظەی ما بێ یعنی بە دە کەسەوە هەڵبگیرێ ئەم کەسە تەمەنای ئەوە ناکە، ئومێدی زۆر گەورەی هەیە. جاری وا هەبووە لەگەڵ کەسێکا دانیشتم سەیرم کردووە، هەندێک خەیاڵاتی ئەم پیرە هەیە، من لە گەنجیا و خەیاڵەتانم هەبوو. باش ئێستا ئەو لە پیری هەیەتی وەرە بێ ئومێدی چەند گەورە بێ. بۆی ئەگەر کەسێک پێ بڵێن کاکە 70 ساڵ عمرێ هەیە، ئادەی ڕێژەی بۆ دابنێ بزانە چی ئەکەی لە 70 ساڵە، یەکسەر ئیشی 700 ساڵی ڕێکرد. یعنی زۆر عەجیب، نەفەسی ئینسان بۆ خولت زۆر گەورەیە. ئینسان بۆ قەڵەمی خۆی خۆشەیە، تەوان تۆ وەرە مەقالەیە بنووسە، یعنی زۆر کەیفە پێ. یعنی تۆ شتێکی بچووک لە فێسبووکە نووسی باشە چەند کەسێکی زۆر لایەکیان کردووە، ئەوە کە سەیرێکی الحەمدولله دڵی گەشە بێ، ئەوەنە کەس خوێندرێتیەوە باشە. هەگە کەس سەیری نەکردوە تۆش تاقەتی نامێنێشت بنووسی هەنیە. ئەفەرمێ بۆچی؟ ئەڵێ ئینسان بۆ طبعاً ئەو کەسانێک کە کتێب ئەنووسن اینجا ئەزانن، والله ئینسان کە کتێب ئەنووسێ یا ئەمەندەی خۆشەیە نەبێت. هەندێک پیر هەیە لەگەڵ ماسەزانە و برانە پرۆژەیەکمان هەیە بۆ
زیندوکردنەوەی کتێبەکانیان هی ماسەمە لە حامی سەراییمان زیندوو کردەوە و شعرەکانیمان ڕزگار کرد و نووسیمانەوە کردمە بە کتێبە بووی کتێبەکەی زۆر زۆر خۆشە هەشت کەس ئەڕوا چەند شعرێکی بۆ خوێنێتەوە و سەیریەکە و ئەیداتێ و باشە یە حاجی محەممەدیشمان بەدەست و ئینشاءڵڵا ویشتەوە بێ ئەویش هەر ئەیدێنێ بۆی تەرتیبەکەین چەند نوسەیەکی کەمی بۆ ئەوەکەین بەس بۆی جوهدی بەری شانی خۆی بینێ بڕواکەن قەڵەم لەبەرەی بۆنی خولدی لێ ئەزانی ئینسانەکە دوای خۆی ئەمێنێتەوە زۆری خۆشە هیچ کەسێک نییە کتێبی خۆی خۆش دێ تەسەورەکەی کە خۆت کتێبی ئەنووسی وا تەسەوەر مەکە تۆ تااقەت نییە بیخوێنیتەوە هەر ئەم کتێبی خۆت نووسیوتە 1000 جار بیخوێنیتەوە چێژی لێ وەرەگرێ زۆر سەیرەیان هەست بە چێژێکی ترەکەی تازەگەراییەک هەر جارێ خوێنیتەوە باشە چۆن من ئەو شتم بوو یعنی نووسیوە خۆشت تەسەوەر ناکە دۆستێکم وتاروشتی زۆر بوو دوای مەقتا لە وتارەکانی خۆی دەرێنا ئەی بڕی بۆی ئەناردم ئەوی تۆ بزانە ساڵی ئەوەنە چیم وتووە هەموو ڕۆژەدارێکی بۆ ئەنارد شتی وڵات تۆ ئەوە کە ئەوەروە دەفەوتێری باشە ئەوت بۆ چونکە چێژی لە وەرەگرت ئەو کەلیمە خولدە ئەمێنێتەوە چەند ساڵ و توێتی هەیە ئێستا تازەیە ئێتەوانە چی بە وتارەکانیشا زۆر بە وردی ئەگەڕا قسەیەکی کرد و بە حاڵ بۆنی ئەم وەزایە لێها کەرامەت مەیە بزان تۆ چیم وتووە ڕێک ئاوا دەرچوو گورمەوەرە قسە کردوە شتێکی لێ دەرەچێ قاویلە مەبەستەکەم ئەی سوبحان الله خولد لە ئینسانە زۆر عەجیب هەموو ئینسانێک ئەو هیوای خولدەی هەیە ئیمامی غەزالی ئەفەرمێ ئینسان بۆ وەچەی خۆی خۆشەیە تەنها لەبەر خولد چونکە ئەزانێ ئەگەر خۆشی ڕۆژ لە وەچەکەیە شتێک ئەمێنێتەوە لەسەر زەوی سوبحان الله ئینسانی موسڵمان بۆ عەمەلە ساڵحەکەی خۆی خۆشەیە یعنی بۆ سەدەقەی جاریەت خۆشەیە لەبەرەوەی ئەزانی کە تۆ ڕۆشتی ئەو بەدواتایە اینجا سەدەقەی جاریە کام لە وڵاتی ئێمە بەداخەوە نەبووەتە دەسوورێکی زۆر گەورە ئەگەر نا سێرەکەی ئەوقافەکان لە شوێنەکان زۆر ئیشی گەورە گەورە ئەکرێت لە ئەوقافەکانە و یاسا هەیە بۆ پاراستنی ئەملاکی خەڵەکەی کاتەوە خۆ لێرە هیچ یاسایەک نییە وەقفێکدانە بەیانی کە زازانە چی لێ ئەگەر نا سێرەکەی لە تورکیا یعنی بینایەکی زۆر زەخم ئەبینی وەڵام ئەمە وەقفی فڵانە ئافرەتە لە پێناوی خوا خۆی مردووە ڕۆشتووە بە دوای ئەڕوا ئەجر ئەڕوا جارێکیان چووە مزگەوتی شاب قادری گەیلانی خواردن ئەدرا خەڵک زۆر سەرەی گرتووە بۆ خواردن مەش هەر سەیرم ئەکرد دۆستێکم لەگەڵا وتی مامۆستا تۆ تەسەورەکەی ئەم خواردن لە کێوە ئەوە بەردەوامە وەڵڵاهی نازانم لە زمانی شێخی گەیلانی حتا ئەمڕۆ بەردەوام باشە نزیکەی 500 ساڵێک ئەم خواردنە ئەدرێ بڕۆ چەند 800 ساڵێکە 800 ساڵ ئەم خواردنە ئەدرێ ئەوەتم باشە یاوە بەچی ئەدرێ ئەو شوقانە بین لە بەرەوانە هەمووی پارەکانێتەوە بۆنە ئەو خواردن ئەوە هەمووی وەقفە بۆ ئێوە ئەو هەموو ئەجرە ئەبێت چۆن بێ بۆ کێ ئەڕوا چەند کەس بەشداری لەو وەقفا کردووە چەند کەس پارەی داوەتە ئەو زەویە کراوە کەس نازانێت ئەوەنە گەورەیە ئەندازی نییە جارەیەک کۆمەڵ ئوتێلی زۆر زۆر گەورە گەورەم بینی سێرەکەم مسلمانە وەقفی ئیمام ئەبوو حەنیفە لە بەغدا یعنی بەڕاستی ئینسان زۆر حەزی بە خولد هەیە خولدمانەوە بۆیە کاتێک کە ئەم هەواڵە ئەبیسن ئەهلی بەهەشت کورە خولود لەنەو ئەم نعمەتابی بەردەوامیش بی ئەبێت چه فەڕەحی ڕوویان تێ بکە ئەهلی ئاگری لەنە ئەو حزن و ناڕەحەتیە ئەڵەن خولودت هەیە تۆ وەرە ئەگەر چاوە بێ ئێشێ و پێ بڵێن وەڵا ئەم چاو ئێشەیە حتا مردن لا ناچێ ئەی هاوار چی لێ یعنی نازانی چی بکەی هەموو عمر و ژیان و چێژەکان هەمووی تێکەچێ بەسەریەک هەندێک نەخۆشیە پێڵەن درێژخایەن یعنی نێنوتیوە هەتا هەر توانن تۆزە درێژە ئەمە درێژخایەن احتیمال چی خوا شیفای بدەن کە کەسەکە پێڵەن نەخۆشی درێژخایەنتە ئیتر نەخۆشی هەرچی نەخۆشە سەری تێکە بۆ چکە چۆکی شکالێ زانی ئیتر ئەمە بەردەوام لەگەڵی ئەمێنێتەوە ئیتر شەکرەیەکە زەختێکە سیرەکەی نەخۆشیەکەی تر ڕووی تێکە دانێتر هۆکارەکەی چییە نەفسیان ڕوخە چونکە هەستی کرد خولود لەناو ناڕەحەتیە دەسی پێکرد دەی وەرە لەناو عەزابی جەهەنەمە پێ وترێ ئەوە تا مردن سەر بڕاو هەتا هەتاش ئەمێنیت ئەبێت نەزەری تۆ من ئەبێت چی بێ لەم کاتە پێغەمبەریان صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکی ترا فەرمێ ئەگەر کەسێک کراسێکی کڕی بە 10 درەم 1 درەم لە درەمەکانی حرام ئایا نوێژ بەم کراسەوە دروسە ئەفەرمێ لەم يقبل الله له صلاة ما دام عليه نوشی حەڵاڵە 1 دانەی حرامە
حتى ئەو جلە لە بەرەکە نوێژی پێوەکە هیچ نوێژە لە نوێژانە قبول نی. اینجا پێغەمبەریان صلی الله عليه وسلم ڕاوی حەدیثەکە ئیبن عەباس ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ هەردوو پەنجەی ئاوا تون کردە گوێی وتی خوایە ئەم گوێانم کەڕکەی ئەگەر ئەو قسەم لێ زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەبیست. یەقین لەسەر ئەو فەرمایشتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. عەبدوڵڵاهی کوڕی عەمر بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ ئەو کەسەی کە نوێژەکەی تەرکە لەبەر ئەوەی کە خۆی سەرخۆش کردو بە هەر مادەیەکی هۆش بەر خۆی بێ ئاگا کردو نوێژێکی فەوتان وەکو ئەو وایە هەموو دنیا هی ئەم بێ هەر چیش لەناو دنیا هی ئەم بێ هەر هەمووی لە سەندا بێ چەندێکە ئەو تەنها نوێژە ئەوەندێ. ئەی ئەگەر کەسێ چوار جار نوێژ تەرکە بەهۆی بێهۆشیەوە بەهۆی مادە هۆشبەرەکانەوە هەر نەوە ئەو شێوازێکی هەیە ئەفەرمێ إلا رب العالمين حق لسر أو وعدي داوك إلا أبي تيري بكالا طينة الخبال شيء فرموي بريتيا لو كيمو جرعتك أهلي جهنم تيانا كو أبيتوا باشا أو هم آزار أو هم بيسي كليان أكريت أخبار أو هم كو أكريت وقرية أو كسان أفرمي هركسي يكجر لعمريا عرقي خواردو چل بياني نيجي لقبول ناكري توبه كر خوا توبه كلي قبولك اگر هاتو دوباره كردوا عينا چل روجيتر خوا يقول لي قبولناك اگر هاتو هم توبه كرد رابيك الله نازانم لسيهم ابو يا لچوارم جارابو فرموي اگر هاتو دوباره كردوا يعني جارك توبه كلي قبولك دوم لي قبولك سيهم لي قبولك روايتك بعضين شكيتي لچوارم افرمي الا رب العالمين كردتي بوعد لسر خوي توبش كاهر أو طين خبالي نو جهنمي أبي درخوار بدري واتهر عقاب أدري لسري بعفو فيك. لمسند إمام أحمد هاتو أبو موسى أشعري ومن أجرته أفرمي هركسي بمري بسر خوشي خواي قورا الرباري غوطة باشا تيري أكاد يعني الرباري غوطة چيه فرموي أو بيسايك لداويني أفرتا بيسكانو بدروشتكانو يتخوارو كهمو أهل جهنم نارحة وبيزار بوبوغانا ألو بوغاني درخوات إلا أدري مهدام مردو بسر خوشي خوابنا من أفرمي سيجار خلق حساباتي أن لغلا أكري لروجي قيامته دو جاريان هر تنها جدال ومناقشة كرنو عذر هنا نو برسياريان لي أكري وأنا عذر هنا خجلتي إكيشن لبردم رب العالمين أو جاري سيهم يترور دور نامكان يتخوارو وكو بوشكي بفرشون يتخوارو أو هندي كان دسي راسيان هندي كان دسي شبي هر كسا كردوي خوي بدسي خوي أقرد فرمایشتی كتر پیغمبریان صلی الله عليه وسلم فرمای كورا آقاتان لێبێ لو گوناهانەی کە ئێوە بە سووک سێریەکەن محقرات الذنوب إياكم ومحقرات الذنوب هەندێک گوناه هەیە بچووکە ئێمەش زۆر بە بچووک سێری ئەکەین و گوێ پێ نادەین ئاگاتان لێبێ فإنهن يجتمعن على الرجل حتى يهلكنه أفرمي أم قناها وردلانا كو أبنه وسر إنسانه حتى بهلاك أبا بيغمريان صلى الله عليه وسلم نمونيك ما بوهنته وما روش نكات أفرمي بيننا بيشاي وخوتان شاو كان بنوقين خلقيك أتشن للصحراء يكي تشولا لا أدن همو خوار نشتكان لشونك كو أكن أو اشتباشكان هر همو دائنين إنجا دسكن با ورد بوش كو أكن أو لي بوشة جينا دائنة أو لي بوشة جينا دائنة كاتك أزان أجري أم شتى جوانا نو تشاكاني كبيان وهم يأكل كردو حتى نامنه سفر بيت أم بوشة بشو كانوا بون السبب أم أجري جور بويا أم نموني بيغمريان صلى الله عليه وسلم أو إنسان شاكي زورة بخواجة رواية شاكاني كوكاتو هو شاخك
ئەچی هێک دەنگکەش خارتە کۆتایی پێێنێ ئەم شاخە ئەسووتێ. جارێک نمونەی ماروپەیژەکەم بۆی هێنانەوە کە ممکنە 100 پلە ڕۆشتووی لە پڕ گوناهێک ئەتێنێتەوە پلەی 2 سفرێکات زۆر بە زەحمەت. والله جاری وایە ئینسان یعنی گوناهێک کە خۆی تەریقە بێتەوە لە حاڵی خۆی کە ئیکە ئەو گوناهە هەموو جارێ پلەی بەرزە بێتەوە لای خوا خەریکە لە سەدیقی نەنووسرێ لە عولەمای گەورە ئەنووسێ خۆی بچوو بکاتوێتەوە دووە ئیتر هەر لەم مەسافەیە کۆتایی پێ ناتوانێ قۆناغەکان بڕۆ سەرکەوت. ئەم نمونەیە کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم هێنایەوە نمونەیەکی زۆر واقعی و گەورەیە ئەبێ ملاحەزە بکەین و تێبینی بکەین. ماسە سعیدی نورسی قسەیەکی ئەفەرمێ گوناهی کەم بە کەم مەزان. جاری وا هەیە دەشتێکی کاکی بە کاکی پوش بە یەک دەنگە شخارتە سوتاوە خەرمانێکی گەورە لە دەستدا بە دەنگە شخارتە ممکنە ئەو دەنگە شخارتەیە ئەو گوناهە بچووکە دوێ کە هەرچی شتە لە دەستی ئەدێ. بۆیە ئینسان ئەمین نەبێت لەوەی کە بڵێ والله ئەرحەم الراحیمینەوە ئیتر تاوە ئێمە هیچ شتێک موشکیلەیەکمان نییە. والله لەگەڵ ئەوەی ئەرحەم الراحیمین شەدید العقاب شەدید الغەضەب. بۆی ئینسانی مسلمان بێت لەو نێوانە بژی لەو نێوانە. ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ ئەگەر فەرمویان و پیان وتم یەک کەس بەهەشتیە ئەو کەسە من بم لە ناو ئومەتە یەک کەس جەهەنەمی ئەترسم ئەو کەسە لە هەموویانە من دەرچم. سبحان الله. بۆیە بەڕاستی ئێمە لەم زەمەنەی بەتایبەتی خۆمانە تەبشیرات و مبەشیراتمان زۆرە تەنذیراتمان کەمەیە نەذیرەکان زۆر کەمن. پێویستمان بەوەیە کە بەسەر خۆمانە بچینەوە دانیشین لەگەڵ خۆمانە خەریکی چین چکارەین ئیشەکانمان چەندێ سادیقانەیە چەندێ سادیقانە نییە کام کارەمان لای خوا قبوڵە کامیان قبوڵ نییە خەریکی چین ئێمە لەم ڕۆژگارایە. بەڕاستی ئەگەر بێت و فرێی خۆمان نەکەوین کاتێک ئەزانین هەرچی خەرمانمانە لەدەست چوو. ئەو فەرمایشتەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم زۆر کات لە خزمەتیا بووم ئەفەرمێ ینی خەڵکێک بەقەدەر کێوی گەورە وەکو تیهامە کێوی تیهامە وەکو شنەروێ ئەوە چاکە لەگەڵیانە ئەهێنن لە ڕۆژی قیامەتە ئەفەرمێ هەوایەک لێ ئەدا ئیکا بە تۆز حەچی نەهێڵێت. يا رسول الله صلى الله عليه وسلم بوان باسكمان كين كردو صفهم لنا جلهم لنا بومان جاكر بزين كين أمانة. فرمي ألا إنهم منكم أن لأيوان بأصحابي فرم يصلون كما تصلون وكو إيوان نيجك يقومون كما تقومون نيجك وكو إيوان حمشتي كما وكو يصومون كما تصومون حتى يقومون بمعنى شيء الشونيج يعني الشونيج يعني وكو إيوان أي أصحاب يكشان هي إذا خلوا بمحارم الله انتهكوها. كاتيك شون كسك تشاوي لنبو بدزيوا لشوينك قناهي هاترين يكسر هاتكي وقناها كانوا حجوين هذا انتهكوها. أفرمي أما كيوي قورة بتشاكو إحساني أنها مستفر بيتو ويبراسي ئێمە ئەبێ بترسین لەو کردوانەی کە هەمانە پشتێنی لێشل نەکەین وابزانێ ئیتر ئێمە حچمان نەهێشتوتەوە ناوەڵڵا واللهی جاری وایە ئینسان یعنی گوناهێک زۆر بە بەسیتی و بچووکی سێریەکە نازانێ شەیطان ئەیە فەقەت بەس لەو گوناهەوە دەی کاتێ ئەهێنە هەموو شتەکانی پێتەواوەکە. ابن القیم لە کتێبی ئەضرار المعاصیە ئەفەرمێ 6 فێڵی هەیە شەیطان زۆر بەناسکی لەگەڵ خەڵکە. فێڵێکیان ئەوە شیرکی پێەکە فێڵێکیان بدعەتی پێەکە گوناهی کەبیرەی پێەکە گوناهی سەغیرەی پێەکە بە مباحاتەوە مەشغوڵیەکە شتی مباح یعنی شتی حەڵاڵەوە مەشغوڵیەکە زۆر عیبادەتی لەدەست دەرەکە لە ئەخیرانە شتی بچووکی لە گەورەکات و گەوری لە بچووکەکات. ئەفەرمێن لە هەر کامێک لەمانە تۆی گر شەیطان ئەدباتەوە بۆ ئەوڵ بۆ نمونە لە سەغیرە تۆی گرت دەی وردە کەبیرەت پێەکە ئەتخاتنەوە ئەهلی بیداعەوە وردەوە دەکاتی ئەزانی سەر لە شیرکەوە دەرەکەوە. بۆی ئینسان وا تەسەور نەکە لە مەئەمەنایە بەردەوام بکە هەوڵ بدە
ئەم تۆزە ژیانی ئێرەی ڕازاند بێتەوە. بڕواکەن ئینسان ئەم تۆزە حیاتە کەمەی ئێرە ئەگەر ئێستا حیساب بکەن وەرن بە ئێمە پێکەوە حیسابێ بکەین. گریمان هەرێکێک لە ئێمە عمری 70 ساڵە، خۆ 70 15 مناڵ بوون هیچ تەکلیفێکمان لەسەر نییە و 15 ڕۆژ 15 نەما چەندێکم ماوەتەوە لە 70 چەندێمە 55 دیکە بە دوو لەتەوە نیوەی شەو با بڵێن ڕۆژ نیوەی ڕۆژ نیوەی خەو نیوەی ما سیرەکەم لەم 27 ساڵ و نیوەی کە ماوە هەرچی کاروباری من لێرە کە حیسابی نوێژەکانمەکەم سێرەکەم سەعاتێکم ماوەتەوە باشە ساڵێکم ماوەتەوە هەموو نوێژەکان و تاعات و چاکەرێ ساڵێکە. ئەی هاوار بۆ ساڵێک وەرە ژیانێکی هەتایی و خۆت فەراهم نەهێنی. یعنی ئێستا هەرێکێک لە ئێمە پێ بڵێن کاکە ئەوە ژمارەکان ها فەرموو داخڵکە، ئەم ژماران داخڵکە ئەمە 100 ژمارەیە بینوسە یەکێک لەم ژمارانە بۆ دەرەسێ بەڵام ئیسراحەتێکی باشە نا مۆبایلەکەت فول شەحنە بێ نا مۆبایلەکەت تاماو یە کارتی تێکە یەکێکمان نیە بڵێ وەڵای کورجێکی ئەتوانە 100 ژمارە لێبە کوڕەوە خوا زۆر سێدان لێم گرتی نەگر هیچ هەمومان بۆی دانیشین تەک یەک دانەوە غەڵەتێ ناکەین باشە بۆ تۆزە سنت مان 1 سنت. دۆستێکم دانی کرده بوو 11 وەرەقەی تێچوو و دوای نانی نەئەوڕی باشە ئەی دەوەرە 11 وەرەقەشم سەرف کردو سەعاتێ وەرە ئەم لە ئەو لە ئەو ئێش و ئازار و هەڵا فەرتەنە و نازانم تەلوخەن دەم تو ئادەیش نەخۆیت و شۆربا بخۆ مڕاعاتی خۆک و ئێستا نان نابڕ دەورە ئەم خوا عەزیمە ئەم هەموو نعمەتە جوانەی بە تۆ عەتا کردووە لە بەرامبەرە یعنی کۆمەڵەشتی زۆر کەمی لە تۆ داوا کردووای عەبد بەڵام تۆ مەسەلەن پەتشلکە بۆ گوناهەکان گوێمە دەرێ کەچی لە کاتی عیبادەکانە کوڕە خۆ ئەرحەم الراحیمینە مەیکە. یعنی سبحان الله نفسیەتی ئینسان زۆر سەیرە بڕواکە ئەگەر شتەکان مەقلوب بکەیتەوە بە نمونە مەسەلەن ئێستا ئەڵێن نەزەر کاکە مەکە گوناهبارە بێ بەڵام نەزەر عیبادەت باش خوا کێ تاقەتیە سیرکە باشە نفسی ئینسان ئەو هەیە یعنی هەر شتێ بە تەکلیفە لەسەری ڕەگ لێ ڕاکە بڕواکەن ئینسان چەند چێژوەر ئەگرێ لە چاوگرتنەوە باشە چەند چێژوەرەگرێ لە سیرکردن دە ئەوەنە چێژوەرەگرێ لە چاوگرتن چێژێکی معنەوی زۆر گەورە وەرەگرێ کەچی سبحان الله نە شەیطان وازی لێ نەهێنێ و خۆشی باشە عەزمی هەیە لەسەرەوەی وەڵا سیرکە هیچیشی پێ نابڕێ. یعنی تۆ وەرە نەزەرکە هەتا ئەو ڕۆژەی ئەمری لە نەزەرا تۆ چ سوودێ وەرەگری گریمان هەموو ڕۆژێ مەلیکە جەمالی وڵاتێکە بینی بۆ نمونە بڵێ مەلیکە جەمالشی ئەسڵ ئەساسی نییە هیوانێ ئەڵێ قەلەوونە باشە هەموو ڕۆژەدانەیە لەوانەوە بینی نەتیجە تۆ چی زیاد کرد یعنی هیچ. یان مەسەلەن بڕواکەن چۆن کەسێک هەر بێنە پێش چاوی خۆتە کەسێک زۆر برسی بێ باشە لەو لاشەوە کەباب باشە لەو لاوە باشە لێرە ئەم تێرە خوا هیچ ئیشتیهای زیادەکە و هیچ تێوەسەر نەجاوەجە یان ئەسڵ برسێتی زیاتر ئەکە واللهی نەزەرێکیش ئاو هەیە دە بڕواکەن ئێستا بێت ئەم شتە قەلب کرێتەوە یعنی ئەمرێک بێت بڵن کاکە سیرک ئادەی سێری کچکە بە مەیلی خۆ باشە یا کچ سێری کوڕکە بە مەیلی خۆ جا کەس کوڕێکیە تاقەتی سیرکەتەوە کۆ ڕۆڵە چاو بکەرە دەی بۆ خالیەوە بە خێرێکە بکە نایکەت باش لە طبیعەتی ئینسان سبحان الله ئەو شێوازە ڕاحکردنیتیە لە تەکالیف بۆیە ئێمە بێ یعنی تەوازونێکمان وەرگرتە بێ بەخوا ئەگەر نەئەفەوتین ئاسایشی ڕۆحە بۆ دروست نابێ دەوەرە ئەو تەوازونە وەرمەگرە بزانە ئاسایشی ڕۆحە بۆ دروستە بێ کورە ئاسایشی ڕۆح لە خەوفایە والله چەندێ لەخوا زیاتر نزیک بوویتەوە ترسای ئەوەندە زیاتر ئاسایشی ڕۆحە بۆ دروستە بۆ چونکە خۆت گورجەکەیتەوە. کۆتایی بە دەرسەکە ئەیانم بەسەر هاتێک ئەڵێ کابرایەکە بوو لە کەنار دەریا باخچە و زەرعات و ئەوەیەکی هەبوو ماڵ و تەرتیبات و بڕە مریشک و قەل و بەزن ئەڵە بە دوای کرێکارەکە ئەڵە چوو بۆ بازار ئەڵە کرێکارێکی بینێ ڕاکشەوە ئەوە دەستی خستە بنی گوێ و تێکاکە ئیشەکەی و تێرە وڵا ئیشەکەم
تی من باخێکم هەیە لەوێ ئەو هایە و لە کەنار دەریا وتی زۆر باشە وەڵا ئیشی بۆ ئەەکەم بەڵام من مەرجێکم وتی مەرجەکە و چییە وەڵای کاتی ڕەشەبا ئەخەوم وتی بابە چۆن کاتی ڕەشەبا من ئیشم بە تۆ وتی وەڵا من ئاوایە کاتی ڕەشەبا ئەخەوم دەبا خوا برە تۆ بە کەڵکی من نایە ئەڵە چی و بازاڕە گەڕا ئەم لە ئەولاوەخوا کەسی دەست نەکە دوایی چار خەلخۆل هاتەوە بۆ لای ئەم چاری نەما وتی کاکە چارم نێدە وەرە ئیشم بۆ بکە ئەڵێ هات شەوێک سێری کرد تۆفان و ڕەشەبە کابرا سێری کرد دەسی پێکردی ئەی ڕۆڵە ڕۆڵم شەوە ڕای کرد بە هەزار هەلاکەتان خۆی گیانە باخەکەی کە سێری کرد فعلەن کابرا خەوتووە و هەرچی کێشای بە پەنجەرە و دەرگا و کۆرە بیکەرەوە ڕەشەبە وتێ من نەوت لە ڕەشەبە ئەخەوم بۆچی هاتووی ئەخەوم تی بەخوا فایەنی لەگەڵ ئەم مێشکینێ بە خۆم فریاکەوە ڕای کرد بەرەو ماگاکان بەشمە خۆیان نەفەوتەوە سێری کرد تۆکمەی کردوم بەستومی قایم دەرگا ڕەشەبە تەسییان لێ ناکەم الحەمدولله کوڕەخۆرە بەخوا ئیشە باشی کردو ڕای کرد بۆ لای کاوشتەکەی سێری کرد جوان گرمۆڵی کردو تەرتیبی کردو جوڵە ناکە مریشکەکانی قەلەکانی عیبی نیە هاتەوە وتی کوڕە زنووقە برد تی ئەی من پێم نەوتی من لە کاتی ڕەشەبە ئەخەوم ئاوا ئیشە بۆ کرد والله ئینسان ئەگەر شتەکانی خۆی بەستەوە لە کاتی ڕەشەبە ئەخێ ئەگەر هاتوو ترسا بۆ ڕۆژی خۆی تۆکمە ئەکە ئەمانی ئەوێ لە ڕۆژی خۆیان خوا بۆ خاتی گەوری خۆی دڵ و دەروونمان ئامینکە ئاسایشی ڕۆح بەسەر دڵ و دەروونمانە ببارێنێ خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت وە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوای لە گوناهەکانمان ببورە عاقبەتمان خێرکە یا رب العالمین خوای داوا لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت ڕزگارمان کە لە گوناهەکانمان یا رب العالمین خوای ڕزگارمان کە لە گوناهەکانمان یا ئەکرەم الأکرەمین خوای ئەمە گوناهی زۆرمان بۆ تۆ بەرز کردوتەوە یا ئیلاهی هانامان بە دەرگانی ڕەحمەتی تۆ هێناوە خوای گیان ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە ئێمەی گوناهکار قبوڵ کە لێمان ڕازی بە پەروەردگارە ئەزانین تۆ دەسی کەس ڕەت ناکەیتەوە بێئەدەبی زۆرمان کردو لە خزمەتتە شەرمەندەی بەردەم دیوانەکەتین شەرمەندەی بەردەم ماڵەکەتین شەرمەندەی بەردەم ڕەحمەتی تۆین بە خەجەلێکی زۆرەوە هاتوین تە بەردیوانی تۆ هاوار لە تۆ ئەکەین نرکە و ناڵە بەرزەکەینەوە هانا بە ڕەحمەتی تۆ ئەهێنین تەقە لە هەموو دەرگاکانی ڕەحمەتت ئەدەین تەقە لە هەموو دەرگاکانی مەغفیرەتت ئەدەین یا ئیلاهی عەفومان کە و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت بمان بەخشە گوناهانێ بە ئاشکرا کردومان عەفومان کە بە پەنهان کردومان عەفومان کە یا ربی خوای گیان دڵ و دەروونەکانمان ئارام کە ماڵەکانمان ئارام کە شارەکەمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە یا رب العالمین فەساد و خراپەکاری لەسەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لا ببە تو گەوری خۆت خوایە ئاسایشی دڵمان بەهۆی گوناهەکانمانەوە لێ تێک مەدە ئاسایشی ماڵمان بەهۆی گوناهەکانمانەوە لێ تێک مەدە ئیلاهی ئەزانین سپاردە لای تۆ زایە نابێ و یەقینمان هەیە دەی پەروەردگارەوە خۆمان سپاردەی تۆ کرد دڵمان سپاردەی تۆ کرد ڕۆحمان سپاردەی تۆ کرد عاقبەتی خۆمان سپاردەی تۆ کرد ئیمانمان سپاردەی تۆ کرد لەش ساغیمان سپاردەی تۆ کرد چاوەکانمان سپاردەی تۆ کرد گوێکانمان سپاردەی تۆ کرد کات و وەقتمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین خوای گیان ئێمەی گوناهکاری خەجاڵەتبار هەموو دەرسەکانینەوە خزمەتی تۆ دەستەکان بۆ لای تۆ بەرزەکەینەوە و هاناکان بۆ لای تۆ ئەهێنینەوە بە حورمەتی پیاوە گەورەکانی ئەم ئومەتە خوای گیان بە حورمەتی ئەو کەلیماتە جوانانەی کە نووسراونەتەوە لەناو ئەم ئومەتە بەزەی بەسەر ئەم عەبدە گوناهبارانە ببارێنە یا ربی خوای گیان بە ئەندازی ئەو حرفانەی قەڵەم بەدەسانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نووسیویانە بە ئەندازی پەروەردگارە بۆ نەخۆشەکان و بە ئەندازی ڕەنگە جوانەکان بە ئەندازی تەواوی باڵا و گەشەکان سەڵەوات بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنێرین خوایە هەموو سەڵەواتەکانی پێ بگەێنە سەلامی ئێمە پێ بگەێنە و یەکێک ناومان لە خزمەتیا بێنە تو گەورەی خۆت خوایە بمان گێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دەم و چاوی گەشەوە بەرەو ڕویان ئەڕۆوە و دڵشادی ئەکەن یا ربی خوای گیان پەنا ئەگرین بە تۆ نەمان گێڕی لەو کەسانەی خوای گیان کە دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئازار ئەدەن یا ربی خوای گیان بمان گێڕە لە صادقەکان بمان گێڕە پەروەردگارە لە صادقەکان تو گەوری خۆت نێوان خۆمان و خۆت باشکە یا ئەکرەم الأکرەمین
خۆیان سپاردە لای تۆزایە نابێ وا دڵی خۆمان سپاردەی تۆ ئەکەین وا ڕۆحی خۆمان سپاردەی تۆ ئەکەین پەروەردگارە پەیوەندیمان لەگەڵ تۆیە سپاردەی تۆ ئەکەین تو گەورەی خۆت زەلیلی ناو گوناهەکانمان مەکە زەلیلی بەردەم گوناهەکانمان مەکە زۆر گوناهمان هەیە خۆمان دەرەقەتی خۆمان ناین پێمان چارە ناکرێن بەڵام هانا بۆ تۆ ئەهێنین یا ئیلاهی تۆ بە بەزەی خۆت خۆیان لێمان خۆش بە سەیتەرەمان بۆ پەیاکە هێزمان بدەرێ بمان خەرەوە سەر قاچەکانی خۆمان ڕامان گرە لە بەرامبەر گوناهەکانە پەروەردگارە نێوان ئێمە گوناهەکان بە نێوان مەشرق و مەغریب دوور خەرەوە پەردەیەکی زۆر گەورە و حیجابێکی زۆر قایم و بڕهانێکی زۆر گەورە لە نێوان ئێمە و گوناهەکانە دروستکە یا ئەکرەم الئەکرەمین خۆئیان ئێمە هەمومان فەقیر و ڕوت و ڕەجاڵ هەر یەکە و کۆمەڵە مەشاکیل و کێش و گرفتمان هەیە هەر یەکەی کۆمەڵە داوا و حاجەتمان هەیە هەمووی بۆ لای تۆ بەرزەکەنەوە یا ئیلاهی لە خراپمان پارێزە و چاکەکانمان پێ عەتاکە تو گەورەی خۆت خوایە زمانی ئەم عەبدانە کولە لە دوعایە هەر چاکەیە پێغەمبەریان صلی الله عليه وسلم داوای لێ کردووی داوا ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەی ئەو عەزیز و خۆشەویستەمان پەنای پێگرتووی خوایە ئێمەی گوناهباریش پەنات پێگرین و پەنامان بدە تو گەورەی خۆت خوایە لە گوناهی دایک و باوک و خزم و کەسوکارمان ببوورە پەروەردگارە چۆن ئەلەم شوێنە ئەوە دانیشتین و خزمەتێکی کەلیماتێکی تۆ و ذیکرێکی تۆ و یادێکی پێغەمبەریانمان صلی الله عليه وسلم کردەوە خوایە لە بەهەشتا ئەوە هەر هەمومان کۆکەرەوە پەروەردگارە هەر هەمومان کۆکەرەوە تو گەورەی خۆت هەر هەمومان کۆکەرەوە لە خزمەت پێیەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي يقول لك قناه من شيء وجبوري وسرفراز من يا رب